چێشتخانەکان و کۆمەڵی کۆمپانیای گەشتیاریەکان هاوکاری ئەبین لەژێر ڕێکار و ڕێنمایەکانی خۆپارێزی کۆبنەوەی تایبەت بە سێکتەری گەشتیاری ئەنجام دەدەن. نوێنەری کۆمپانیا گەشتیارەکان و کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان لەگەڵ گروپی کۆمپانیا گەشتیارەکان بۆ هێنانی گەشتیار لە ناوەڕاست و باشوور عێراق بۆ سلێمانی کۆبوونەتەوە. چێشتخانە هوتێلەکان میوانخانەکان وەکو شەریکاتی گەشت و گوزار هەمومان ئامادەین کە بتوانین خزمەتگوزاری پێشکەشکەین و بتوانین یەکەم پاس و یەکەم گروپاتی سیاحی دابەزین لە شاری سلێمانیە بۆ ئەوەی بتوانین بژانەوەیەکی ئابووری بخەینەوە ناو شاری سلێمانی و ئێستاش لەبەر ڕێنمایە تەندروستیەکان تەنها هەنێکمان داوت کردو و هەنێکیش لە ئوتێلانە کە بۆی بتوانین لەژێر ڕێنمایە تەندروستیەکان ئەم کارە بکەین و هەر لێرەشەوە پابەندی خۆمان دەردەبڕین کە لە کاتی هێنانی گەشتیارە و لە کاتێوەیە بتوانین ڕێنمایە تەندروستیەکان شاری سلێمانی و هیبەغدادیش جێبەجێکەین. بەڵێ چاوەڕێی ئەوەین کە بتوانین دوای ئەمە کاری گەورەتیش بکەین کە کاری کۆنفرانسێکی گەشتیاریەکە بە تەمان هەردوو کۆمەڵەکە ئەنجامی بدەین بە ئامادەبوونی هەموو شەریکاتی گەشت و گوزار لە عێراقیشدا. نوێنەری میوانخانە و چێشتخانەکان دەڵێت هەر جوڵەیەکی گەشتیاری دەبێتە هۆی بژاردنەوە. هەوڵێکی زۆرماندا لە ڕێگەی وتووێژ و لە ڕێگەی دیالۆکەوە کەوا بگەینە ئەو ئەنجامە تا سیاحەی بەغا ئەم وەفدەمان بۆ بنێرێت و کە ئێمە ئەمڕۆ لە گفتوگویان لەگەڵیانە چەند وتێلێک و چەند کۆمپانیایەک و شەریکاتی سیاحی و بە ئامادەبوونی هەردوو کۆمەڵە ئێمە ئەمڕۆ بە ڕۆژێکی زۆر مێژوویە دانی چونکە ئەوەتەی لە سەردەمی کرۆناوە هیچ جوڵەیەک لە هەرێمی کوردستان بوونی نەبووە بەڵام ئێمە هەر هەوڵەکانمان شڕ کردوێتەوە بۆی بگەین بە ئەنجامێک کەوا جوڵەیە بکەوێتەوە ناو شاری سلێمانی و دەوروبەری. نوێنەری گەشت و گوزارە و دەڵێت هەوڵەکانی نێوان گروپی کۆمپانیا گەشتیارەکانی نێوان ناوەڕاست و باشووری عێراق و سلێمانی لەم کاتەدا گرنگە چونکە هیچ جوڵەیەکی گەشتیاری نییە. هاتوین بۆ هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بۆ گفتوگۆی نێوان کۆمپانیا گەشتیاریەکانی هەردوو لە پێناوڕێخستنەوەی گەشتیاری و هاتنی گەشتیار لە ناوەڕاست و باشووری عێراق بۆ ناو هەرێمی کوردستان و سلێمانی بەتایبەت لە ژێر ڕێنمایەکانی تەندروستی ئەمەش دەبێتە هۆکاری بژاردنەوەی سێکتەری گەشتیاری. بەپێی ئامارەکان لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 1340 میوانخانە و چێشتخانە هەیە. زیاتر لە 180 کۆمپانیای گەشتیاری بۆ هێنانی گەشتیار بۆ سنووری پارێزگای سلێمانی کاری گەشتیاری دەکەن. سێکتەری گەشتیاری یەکێکە لە کەرتە گرنگەکانی بژاردنەوەی ئابووری. کۆرۆنا شوێنە گەشتیارەکانی تەواو چۆڵ کردووە. کاتی تاوبوونی ڤایرۆسی کۆرۆناش دیاریکراو نییە. لەو ڕێگەیەوە کۆمپانیا گەشتیارەکان دەیانەوێت جارێکی تر سەیرانگاکان و شوێنە گەشتیارەکان قەرەباڵغ ببێتەوە و گەشتیاری بۆ بێت. ئەوەش دەبێتە هۆی بژاردنەوەی سێکتەری گەشتیاری لە ژێر ڕێنمایی خۆپاراستن و پزیشکدا. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.